بەڕزانم کاتتان باش خۆشحاڵم بۆ جارێکتر بەداری و بەڕز و خۆشەویست شادەبمەوە بۆ پێشکەشکردنی پرۆگرامی بەکراوەی سەبارەت بە پرسی زمان. هەفتەی پێشوو لە پرۆگرامەکەماندا لەسەر کۆمەڵێک لایەنی گرنگی زمانی کوردی و ئاریشەکانی زمانی کوردی قسەمان کرد. بۆ چوونەکانیان خستە ڕوو لە کۆتایی پرسیارەکەمدا باسی ئەوم کرد کە حکوومەتی هەرێمی کوردستان و بە تایبەت لەسەر ئەم مێزە بەڕێز جەنابی وەزیری ڕۆشنبیری و لاوان کە بەڕێوەبەری کۆنفرانسەکە بووە یا وەکو وەزارەت هەستاوان بە کۆنفرانسی دوا کۆنفرانسی زمان لە نێوان کۆمەڵی ڕستەی بریقەداردا خۆی دەشارێتەوە وەکو حکوومەتی کوردستان وەکو سەرکردایەتی کورد بەگشتی ئەمیش جورەتی ئەوەی نییە کە پێمان بڵێ گرێوگۆڵە سەرەکیەکانی زمانی کوردی چییە. ڕەنگە پرسیارەکەم تۆزێک ڕاستەوخۆ و ڕق بوو بێت لەبەرەوە مافێکی سروشتی بەڕێز جەنابی وەزیری ڕۆشنبیریە لە هەمان کاتدا دەرفەتیشی بۆ فراهەم بکەین وەڵام بداتەوە. میوانەکانی ئەم جارەشم بە هەمان شێوە بەڕێزان دکتۆر ڕەفیق سابیر، دکتۆر هۆگر، دکتۆر کاوە وەزیری ڕۆشنبیری لەگەڵ دکتۆر کامران بەرواری. بەخێر بن دووبارە زۆر سپاس بۆ ئامادەبوونتان. بەڕێز جەنابی وەزیر سەبارەت بە پرسیارەکەم. بڵێ کەمین باسی دروشمی بریق و باق ناکەین، باسی میتۆدەکەکەین کە واقع بینیانە مامەڵە لەگەڵ ئەو حاڵەتە بکەین. مەسەلەیەکەیە بەچی میتۆدێک مامەڵی لەگەڵەکەین. دروشم بڕناکە، بەڵام میتۆدی واقع بینیانە کە لە سەرتاوە باسم کرد کە باسی ئەو گرفتانم کرد کە دێتە پێشەوە. هەڵبەتە هەندێک شتی تایبەتی هەیە بە بواری خودی زمانەوە وەکو زمان، ئەوە پەیوەندی بە پسپۆری زمانەوە هەیە. من پەیوەندیم بە دانانی ئەو میکانیزمەوە هەیە کە مامەڵە لەگەڵ ئەم ئاریشەیە دەکا. یەکەمین خۆونکردن نییە، لە دوای دروشم واقع بینیە. دوو، ئێمە مامەڵاکەین لە چوارچەوەی حاڵەتێک کە زمان حاڵەتێکی زیندووە، پەیوەندی بە گەشە پێدانەوە هەیە، مەسەلەیەکی کۆمەڵایەتیە. لە سەرەتاوە باسم کرد دینامیکێتی تایبەتی خۆی هەیە. من دەمێن نمونەیەکت بۆ باسکەم. ئێمە بەشێک کە بیر بکەینەوە لە ئەوەی کە پێڵێن زمانی یەکگرت و ئەو زمانی فەرمی ئەم مەسەلانە، جاری وایە وتومە کاکامەران وەزیری ئاوادانکردنەوە بەرپرسیارە، لەوانێ پرسی بۆ بەرپرسیارە. کاتێک من شەقامی جووتسایدم هەبێت لە سلێمانیەوە بۆ دوهۆک، من لەگە برادرانی لیژنەکە بۆ شێوەیە قسەم کردووە، بە مانایەک من زەمینە خۆشەکە بۆ بەهێزکردنی پەیوەندیەکان. واتە ئەم مەسەلەیە دەگەڕێنمەوە بۆ کۆمەلگا. مەسەلەکە مامەڵەی لەگەڵ ناکەم. قیادەی سیاسی کوردستانی زۆر بە هەستیاری مامەڵە دەکات. مامەڵە ناکات لە چوارچێوەی ئیرادەکردن و فەرماندەرکردن. باشە مەترسیزانی لە چ لۆجیکێکەوە پرسیارم کرد بۆ کەسێکی وەکو خوا لێ خۆشبوو مەلا مستەفای بەرزان لە ناوپردانەوە بڕیار دەردەکات لە ناوپردانەوە تا ڕادەیەک بە زمانێک هەڵ ئەبژێرێ بۆ کورد، بۆ بەم هەموو پەرلەمان و حکوومەت و دام و دەستگا و ماشەڵا دوو سەرۆک و ئەم هەموو وەزیرەوە ئێوە جورئەتتان نییە کە زمانێک کاکە لە بادینان دروستیکەن، لە سۆران دروستیکەن، لە لۆر دروستیکەن، لە کرمانج دروستیکەن. مەسەلەکە هەڵادەکە لەوای لە فڵان دروستیکەن، لە فڵان دروست نابێ مامەڵە لەگەڵ ئەو کرد لە فڵان دروستیکەی لە دروستەکرێ لە پرۆسەیەکی پەرەپێدان بێ فەرزکردنی لایەنێک زاراوێک بەسەر لایەنێکی تر. ئەمە یەک ئەوەی جەنابی ئەوەی یارمەتیە بێ ئەوەی کە بەرزانی نەمر باسی کردووە. بەرزانی نەبر خۆی وەکو ئینتیما بۆ شوێنێک پەیوەندی بە ناوچەی بەرزانەوە هەیە، بەڵام بەرزانی نەبەر کەسایەتێکی بەرزان نییە، کەسایەتێکی هەموو کوردستانە. بۆیە کە ئەو زاراوایش بەکارێنێ ئەڵێ کوردی ئەمە بەبەستەوە دەڵێ مەبەستی هێلەوە کە ئەم نوێنەری هەموو کووردە. ئەمە جانیبێکی سیاسی تێدایە بە زمانی ڕۆحی نەتەوەیی بەو جۆرە لای سەرکردەکان ئەو جورئەتە ئێستا غایبە. واخوان نییە. لێرەدا چۆن مامەڵە لەگەڵ ڕوحی نەتەوەیەکەی ڕوحی نەتەوەی ئەوە نییە کە تۆ شێوازێک فەرزکەی بەسەر لایەنەکانی دیکەیە. ئەمە یەک. دووەمین مامەڵە لەگەڵ کۆمەلگایەکەکەی. ئەم کۆمەلگای ئێمە کە مامەڵی لەگەڵەکەیەکە لە کۆسپەکانی ئەوەی کە پێڵێن ناسنامە لۆکاڵەکان. تا ئێستا ئێمە لە بەشێکی زۆری کوردستان وەجاری وا ڕەنگەداتەوە لەسەر ئاستی بواری ڕۆشنبیریشە ئینتیمایەک هەیە بۆ ناسنامەی لۆکاڵی لەسەر حیسابی ناسنامەی کوردستانیان یان کوردایەتی. ئەم کوردبوونەکە ئەمە چۆن مامەڵی لەگەڵەکەی مجاملە نییە، مجاملە نییە لەم حاڵەتەیە. ناسنامەی ئێمە کوردستانیە، ناسنامە کوردستانیەکەیە، بەڵام ئەم ناسنامە کوردستانیە ناسنامەیەکە تێکرای ئەو ناسنامە لۆکاڵەکان دەگرێتە خۆی، نەک ئینتیماکە بۆ ناسنامە کوردستانیەکەیە بە ئەساس، بەڵام بێ فرامەشکردنی تایبەتمەندی لۆکاڵێکە. ئەمە لایەنێکی تر هەیە ناکرێت بە میتۆدی وەکو تەنجارێک باسم کردووە. جاری وایە باسی زمانەکرێ وەکو ئەوەی بڵێ باسی یاری تۆپی هی نەکرێت، فوتبۆڵی تیپی سلێمانی و تیپی هەولێر یان سلێمانی و هەولێر و دوهۆک.
ئەمە هەڵەیە ئەگەر خەڵکەکە دابشکەین لەسەر ئەساسی ئەم یاریکردنی تیپی فوتبۆڵ ناکرێت لەسەر قزیە زمان وان مامەڵە بکەین وڵای ئەگەر لە فوتبۆڵ سلێمانی بردیەوە یان دۆک بردیەوە ئەوە یەکەمەوە تەواو ئەمە شتێکی ترە ئەمە پرۆسەیەکی کۆمەڵایەتیە پرۆسەی کۆمەڵایەتی ئەبێت دوور بین لە ئیرادەویەت ناکرێت بە بڕیاری سیاسی شت فەرزکرێ ئەمە عقلیەتی سیاسی کوردستانی باشی وەرگرتووە کە ئەمە بە شێواز بوارەدا زەمینە خۆشەکە بۆ لێک نزیک بوونەوە بۆ دیراسات بۆ توێژینەوە بۆ دانانی فەرهەنگی هاوبەشی هەموو زاراوەکان کارەکەین لە چوارچەوەی ئەم پرۆسەیە شتێک دێتەکایەوە بۆنەوەی داهاتووە ئەم ئیشێ ئەمە بێ بەردەوام بێ وا مامەڵی لەگەڵ دەکرێت ئەمە مەنهەجیەتەکەیە ئەمە میتۆدەکەیە ئەم میتۆدە وا دەکات کە ئینتیما گەورەکە دروست بێ بەڵام بە پێچەوانەی ئەوەوە ئینتیما لۆکاڵەکان زاڵە بێ ئەوە مەترسیەکی زۆر گەورە هەیە حتا لەسەر دواڕۆژی سیاسیمان کە ئێمە خوازیاری دەوڵەتی ڕاتچیە بەرامبەر بەو لۆجیکە بەشێکی من پرسیارەکانم زیاتر لە لۆجیکی جەنابتەوە هەڵهەنجا بوو پێت وایە مەسەلەن ئەم منطقەی کە بەڕێست و کەسانی وەکو بەڕێزت هەیەە شوناسە لۆکاڵیەکان زەقترەکاتەوە یان بە پێچوانەوە جەنابتان بانگەشەی ئەوواکەن یا ویست و تەمەنەیە ئەوەتان هەیە کە شوناسە لۆکاڵیەکان بکەین بە قوربانی ئامانجێکی گەورەتر کە چەترێک بێ هەمومان کۆ بکاتەوە کورد ڕاستەکەی پێش هەموو شتێک من قەت نەموتوە ئەو زمانی ئێستا ئەمە قسەی پێ دەکەین تەنیاوە کوردیە من گوتم لە هەرێمی کوردستانی عێراق کە دەوڵەتی عێراق ئەترافی بە زمانی کوردی کردووە لە بیستەکانەوە تا ئێستا یعنی بەرەو دووە کە پێی بخوێندرێ ئەو زمانە لە خوێندندا بەکار هاتووە ئەم شێوە زمانەیە کە نالی و کوردی و پیرەمێرد و ئەمانە پێیاستیجی زمانی ستانداردی هەیە بەدڵنیاییەوە بۆ هەرێمی کوردستان بەڵام یەک حقیقەتێ نابێ کورد لێ بترسێ ئێمە زمانی کوردی بەرەو دوو زمان دەڕوە ڕاستەکەی بەرەو سێ زمان دەڕوە ئیمڕۆ کورد بە سێ شێوە زمان دەنووسێ لە باکوور بە کرمانجی سەر و بە کرمانجی سەر و بە زازە لە باشووریش بە کرمانجی کە با بڵێ بینی قەوز زاری بادینی هیوادارم بۆ کەمکردنەوە نیە بە هیچ شێوەیە مەبەستم جیۆگرافی مەبەستم لە هانی جیۆگرافیا لەو ناوچەیە و لەگەڵ کوردی ئێمە ئەوەی کە ڕێگە بۆ ناوچەگەری و ئیقلیمچەتی خۆش دەکات ئەوەیە تۆ هەورامی هەشتا ساڵە لە نووسین و خوێندا بەکارنێنێ تۆ بێ بە گشت زمانی کوردیدا بکەیتەوە جارێکی تر لە دوای مەولەویەوە زمانی شێوەزاری هەورامی لە نووسین و ئەدەبیاتدا بەکار نەهاتووە ئیمڕۆ تۆ بێی هەرێمی کوردستانی عێراق بۆ ئەوەی ئەو شێوەزاری ئێستا لە توپەتکەی لاوازی بکەی لە منطقەی خانەقین و ئەولا بڵێ وڵات دەبێ بە لۆڕیش بخوێنرێ لە شێوەزاری هەورامیش بخوێنرێ بۆ ئەوەی تۆ شەرعێت بەوە بدەیت کە لە بادینانیش بە بادینی بخوێنێت ئۆکەی لە بادینان بە بادینی بخوێنرێت و دەشخوێنرێت و وە پیرۆزیش بێت و زارێکی کوردیە زانست چەند بەو زمانە پێش بکەوێت بەو شێوەزارە بۆ کورد باشە بەڵام یەک ئەسەف دەخوا مرۆڤ بۆ بادینان ئەویش ئەوەیە بۆتە دوورگەیەکی زمانی نە بە شکڵێکی سروشتی لەگەڵ باکوور ئینسیجام دەکات چکە بە حرف و ئەلفوبەی کوردی عربی دەخوێنن نە ئەوەشە لەگەڵ ئێمە تێکەڵ دەبێتەوە لەگەڵ ناوچەی هەولێر ئەوان مشکلەیەکی گەورەیە لە بادینان هیوادارم ڕووناکبیران زمانزانانی کورد لە بادینان ئەگەر بەوە چارەسەر دەکرێت بە ئەلفوبەی لاتینی بنووسن بۆ ئەوی کوردی باکوورتیان بگات زۆر شتێکی با من هیچ دژی ئەوە نیم و پیرۆز بێت بەس تا چەند وەک دوورگەیەکی زمانی دەمێننەوە نە کوردی باکوورتیان دەگا نە لەگەڵ ئێمە شتێکەڵ دەبێت یعنی ئەو شێوەزارە ئەمە بۆ خۆی مشکلەیەکە من بەڵام بە هیچ شێوەیەک بەڕەوای نازانم بە هیچ شێوەیەک کە شێوەزاری هیوادارم لە مەوزوعەکەش دەرنەچین بەشی ئەساسی کۆنفرەنس پەیوەندی بە ئەلفوبێەوە بووە ئەلفوبەی لاتینی تورکی دەڵێم لاتینی تورکی لەبەر ئەوەی بە تورکی کراوە لاتینی سویدی یعنی هەر ئەساسی لاتینیەکەی بەڵام سویدی حرفی خۆی لێ زیاد کردووە ئەڵمان حرفی خۆی لێ زیاد کردووە ئەوەی تورکیش بۆیە دەڵم تورکی تورک حرفی خۆی لێ زیاد کردووە ئەگەر ئیجازە بدەیت ناکە مشکلەنی ئێمەش ئەلف و بێ ئارامی عەرەبی فارسی دە حرفمان بۆ زیاد کردووە کە نە عەرەب نە فارس کەس بەکاری نایەن یعنی تۆ لە 32 حرف 31 حرف ده حرفت بۆ زیاد کردو ئەمە گەورەترین داهێنانن لە زماندا بەڕاستی گونجاندوتە لەگەڵ گەروی ئینسانی کورد لە باشووری کوردستان 400 ساڵە تۆ دەی پێی دەنووسی هەمووی بخێ ئاو فڕێ بدەی و
جیلێک پێ بگات جاهل نەفام نەزانە ڕابردوویچێ وەکو ترک لە تورکیا ڕوویداوە 400 ساڵ تاریخی عوسمانی کاک دوتر ئەمە وا باس کراوە کوربار خەروانیە ئەوە دەگەێنێ یارمەتیە لە خەڵک تێبگەێنی لە بینەر وا تێبگەێنی ئەگەر ئیجازە بابۆ ڕوونکەمەوە بۆ وا دەڵێم لە ئیحای بەرگەی چوارەمی ئەو شتێک کە جەنافتان داتان بەرگەی چوارەم مۆجه نییە بۆ هەرێمی کوردستان تەنها مۆجهە بۆ هەموو کوردستان بۆ هەموو باسەکانی کوردستان باسی نەتەوەیەکەین جانەکەم تۆ وەزیری ڕۆشنبیری هەموو هەر چوار پارچەی کوردستان نی وەزیری ڕۆشنبیری هەرێمی کوردستانی ئەمە ڕاستپاردەیە ئەمە ڕاستپاردەی کۆنفرانسێکە من دەرم نەکردووە ئەمە ڕاستپاردەی کۆنفرانسێکە کە هەموو پارچەکانی کوردستان تا بەشدار بوونە و باسی ڕەوشی زمانی کوردی دەکەن لە هەموو پارچەکانی کوردستان و لەبەر ئەوە ئەگەر تۆ ئێستا بینەر واتێ بگا کە ئەمە مەترسی هەیە دانانی زانیاری غەڵەت هەڵا ببینەر مەترسێکی زۆر گەورەی هەیە چونکە ئەگەر من بنیرە واتێ بگەێنم ئێمە ئەلفابێتی ئارامی کۆنیان عەرەبی وەلاوە ئەنێن و تا مێژووی 400 ساڵ بەلاوە ئەنێن ئەمە وانە لەبەر ئەوە من هیوادارم بەم ئاراستەیە قسە نەکرێ بەم تۆ دەبێت لەگەڵ ئەوانەیە خی ئەوانە بگری کە ئەمەیان داڕشتووە کاک دکتۆر خۆی ئەترازی ڕەنگە هەبێ و ڕێگەیان نەداوە یا بەشداریان پێ نەکردو لە داڕشتنی و تەوسیاندا لەگەڵەوەی کە بەشدار بووە لە کۆنفرانسەکەدا دەبێت خی ئەوانە بگری دەڵێ هەردوو ئەلخۆم بە کوردی نووسراوە بەیابانی لەسەر ئاستی هەموو کوردستانی گەورە هەردوو ئەلفوبێ کوردی لە بوارەکانی زانست و پەروەردە و ڕۆشنبیری و ڕاگەیاندندا بەکاربهێنێ یعنی ئێمە لە هەموو بوارەکاندا ئەلفوبێ لاتینی بەکاردێنین تا ڕێنووسێکی کوردی یەکگرتو ئەگەر ڕێنووسە کوردیەکە لاتینی بوو کەواتە ئێمە شەقێک لە ڕێنووسی ئێستامان هەڵدەدەین کە 400 ساڵ بکات ئەمە دەگەێنێکە دکتۆر ئەمە ئفترازی جەنابتە ڕێنووسی کوردی یەکگرتو ڕێنووسی یەکگرتووی کوردی پێویستی بە پەیوەندی بە دەوڵەتی کوردی گەورەوە هەیە دەوڵەتی کوردستانی گەورەوە هەیە ئەمە پەیوەندی بە ڕێنووسی کوردی یەکگرتووە هەیە سیاست لەگەڵ ڕفتار پیاوی دەوڵەتی تۆ بۆ باسی مشکلەی چوار پارچەی کوردستانی ئێمە بۆ دەڵێ کە چڵ ئەگەر حەکیم بۆ ئاسەری خۆیتی لە کوردستانی هەرێمی کوردستان ناتوانین چارەسەری باسی زمانەکە زمان بەس مڵکی من نییە باسی هەرێم نییە زمانی کوردی هی هەموو پارچەکانی کوردستانە خەڵکی هەموو پارچەکانی کوردستان دەڕواننە دەوری حکوومەتی هەرێمی کوردستان کە هاندەر بێت نەک بۆ مانای سیاست فەرزکا بەسەریانە بۆ مانای ڕێگا خۆش بکە بۆ پەرەپێدانی زمانی کوردی لە هەموو پارچەکانی کوردستان بۆ حاڵەتەی لەو پارچانە هەیەە دوور نەک بە پێچەوانە ئیرادەی ئەوان لەبەر ئەوە ئەمە نەمانە ڕەوانە هەرێمی کوردستان لە بادینانەوە تا گەرمیان و تا زاخۆ ببورە تا خانەقین و هەڵە بجە پێویستی بە ڕێنووسێکی دیکە نییە 400 ساڵە ڕێنووسی کوردی ئەمە تا دەگەنە ڕێنووسێکیە گرتو ئەمە هەرێم ناگرێتەوە ئەم باسکردنی ئەو مۆزوعە لە هەرێمی کوردستاندا بۆ خۆی هەڵەیە تۆ لە سەرەتایشی هەڵیهشت هەرێمەگرێتەوە لە ڕاستپاردەکان ئەم ڕاستپاردانە نەتەوەییە ئێمە خاڵی هەشت باسی دەوڵەتی تورکیا و ئێران و سووریاکەین باسی هەندێک شتەکەین کە پەیوەندی بە هەموو کوردستانەوە هەیە بە هەموو پارچەکانەوە هەیە بەڵێ ئێمە باسی ئەوە ناکەین کە ئێمە ڕێنووسی کوردی ئەو ئەلفابێتی کە بەکارهێت بگۆڕێ ئێمە باسی ئەومان کرد لەو چوارچوەیە کە کاک دوکتۆر باسی کرد ئەو ئەلفابێتە ئێمە شارەزابین بەکار بێت بزانین بەڵام نەک ئێمە هەرچی بەرنامەی خوێندن هەیە بگۆڕێ بۆ ئەلفابێتەوە کۆی جەنابەت باسی کرد ئەمە پارەی زۆریەوێ مەسەلەکە وا باس نەکراوە نەوا باس کراوە نەمە بەستی کۆنفرانس ئەوەیە نەمە بەستی ئەم خاڵش ئەوەیە تێگەیشتن ئەم خاڵش ئەوەیە و ناکرێت ئەوەی کە پێڵن تەویل لە تەویلیان نابێ بچی جەنابەت کوردی باش دەزانی کوردی باش دەزانی بەڵام تەفسیرێکی بۆکەی ئەو تەفسیرە هەڵ ناگرێت تەفسیری من نییە تەفسیری کۆمەڵێک زمانزانی کوردە لە دەرەوەش کە نووسیمیان دژیەوە ستاونەتەوە ڕوونکردنەوەیان داوە و بەڕاستی هەز بە نیگەرانی دەکەن لەو ڕاستپاردانە کە ئێوە بەڵام ئەوە مەسەڵەن تەشخیص بکرایە بۆی ئەو ناتێگەیشتنە ئەگەر ناتێگەیشتنە بە وتەی بەڕێستان دروست نەبێ بەڵام پێدوانیە لەلایەکەوە حکوومەتی هەرێمی کوردستان لەسەر حەقا ئەگەر لە تورکیا وەکو مامۆستا ئەڵێ لەسەر پیتی کوردی خەڵک ئەگیرێت لە کوردستانی باکوور لێرەش ئەم حکوومەتە ئەم تەجروبەی کوردی کە هەموو بەشە پارچەکراوەکانی کوردستان چاویان لەسەرێتی ئەرکی ئەمان نییە کە ڕێگە خۆش بکەن بۆ ئەوەی لانی کەمەگەر لە وڵاتەکانی خۆیانە ئایانگرن و لێ ناگەڕن با لێرە مناقەشەی دەردە دڵەکانیان بکەن بۆنە ئێمە هەرواش کارکراوە بەڵام
من لەگەڵ ئەوان داڕشتنەوەی ئەوە لێکدانەوەی جیاواز سەڵک چکە داڕشتنەوەکە بۆ نوعدانە ڕێژراوە کە دکتۆر ئاگای لێ کەواتە تۆش هاوڕای لەگەڵ دکتۆر ڕەفیق ئەو داڕشتنە تۆکمە نییە ئەو کوردیزانە بەڵام کاک دکتۆر لەسەر چۆن بڵێ چەمکی ئەو خاڵە قسەکە و پێم وایە ڕاستەکات چونکە ئەوە بۆ ئاراستێنە بۆ چکەم یەکێک من لەوانی کە لێ کە قسە کراوە ئەمە وتراوە من پێشتریش وتم ئەو بەڕێزانە تۆ بەڕاستی نەتەوەیانە گویان لێ بگرە تۆ بەڕاستی دڵت بە وەزعەکە ئەسووتێ بۆ ئەوڵێ ئێمە مەبەستمانە زادەی بیری ئێوە بگاتە ئێمە بەڵام ناگات هۆکارەکەش ئەلفوبیەکەیە ئەجینا من کێشەم زۆر نییە یعنی ئەلفوبیەکە بۆ ئەلفوبێ کە من لێ فێر کراوم ئەوە من نتوانم شتەکانی باش ئەمەش ئەگەر ڕەهاگەری نەبێ لای کۆمەڵێ ڕووناکبیر و زمانزانی کورد بە خودی دکتۆریشەوە سەدەرفەتی ئەم ئەگەر ئەمەش ناوچەگەری و لەهجەپەرستی و جۆرە لە شۆڤێنێتی لەهجەوی نەبێت چه مشکلێکی تیا ئەگەر هاوشانی ئەلفابەی خۆمان ئەلفابەی لاتینیش بخوێنین یعنی کەعبە کەچە بێ ئەگەر مەسەلەن کوردی باکوور و سەرجەم پارچەکانی کوردستان ڕۆژەڵات و باشوور لێک بگەن و نزیک ببنەوە کەڕنج ئەمە قسەیەکی خراپ نییە و من پێم وایە لە زانکۆکانەوە کراوە لاتینیش ئەخوێنرێت لاتینی ئەخوێنرێت لە ناو بەرنامەی کودۆلۆجیا بەڵام گرفتەکە لەما نییە گرفتەکە لەوایە تۆ ئەو ئەلفوبیە چاکراوە لە ئارامیەوە واتەوەی کە پێڵێن عەرەبی ئەوەش تا ئێستا کێشەی هەیە بەڵام کێشەگەلێکی زۆری چارەسەر کراوە ئەجینا ئەو ئەلفوبیە کە ئێمەڵین لاتینی ئێمە کامیان هەڵبژێرین ئەوەی مامەسا جەمان نەبەست هەڵبژێرین ئەوەی تۆفیق وەهبی کامیان من خۆم بۆ چوونم هەیە ئەوەی کە مناڵی کورد لە مەکتەب پێ خوێنێ مەسەڵەن هەز ناکەی هەندێک جار ئەکادیمیەکانی کوردیش ئەوەندە مشکلەکە ئاڵۆزەکەن کە خەنە تونێلێکەوە نەزانی لەکوێوە دەربچیت مەسەن ئەوەی کە مناڵی کورد ئێستا هەمومان ئەزانین شعری پێ بخوێنینەوە ڕۆمانی تورکی و عەربی و ئینگلیزی و فارسی تەرجەما کرێ بۆ کورد پێ خوێنینەوە هیچ گرێ و گۆڵێکی تیا نابینی کە ئەلفابێتی لاتینی دەکات ئەلفابێتی لاتینی بوو تۆ باشتەکەن ئاوازینی ئێمە دوو ئەلفوبێمانی ئێستا ئەوەی کەوا لە ئارامیەکەەوە کە پێڵێن عەربی بە هەڵەکە ئارامیە لە ئەوە خەمڵیوە ئەوە بەڕای من کێشەی زۆر چارەسەر کراوە باش ئەمەی تریان ئەلفوبێ لاتینەکە ئەمیش گرفتی هەیە ئەمیش قابلی چارەسەرکردنە بەزەمە چیکە ئەمە ئەبێت دەستگایەک بیکە ئەو دەستگایی کە کردی ئەبێت دەستگایەکی پسپۆر بێ و ئەبێ بە دوواگاچوون هەبێ من لە کام دەستگایە ئەگەر کەنەکەی ئەتراف بە ئەکادیمیان نکات و ئەگەر ئەکادیمیا ئەتراف بە وەزارەتی ڕۆشنبیری نکات و ئەگەر ڕووناکبیرانی ئەتراف بە حکوومەتی هەرێم و جۆدەکانی سەرۆکی هەرێمی کوردستان نکات و یعنی کێ بیکە ئەمە جاوە گرفتەکە لەوایە ئێمە کە وڵاتان بۆ نمونە با من ئەوە باس بکەم فەڕەنسیەکان لەسەر زاراوەیەک من چەند جار لە نووسینە ئەمە وتووە لەسەر زاراوەیەک ئەوان بە چەند ڕۆژ قسە ئەەکەن چۆ ئەکادیمیای ئەوان بۆ زمان بەڵام ئێمە ئەمەمان هەیە ئێمە ئێستا ئەوەنە زانکۆمان کردەوە بێبەڵا بین بڕۆ نووسینەکانی تێزەکانی دکتۆرا و ماستەر ئەو زمانی پێی نووسراوە ئێوە لەگەڵ ئەوان کە ئەوە زمانێکی تۆکمەیە ئەو زمانەیە کە هەفتاکان پێ نووسرا لەبەرەوەی ئێمە کاکە بە کوردیەکەی شوێنێک نییە بڵێ ئەوەی کە مستەفا جەوادی ڕەحمەتی بۆ عەرەبیە ئەیوت قول وەلا تەقول نییە چ لەبارەی ڕێنووسەکەتەوە چ لەبارەی زمانەکەتەوە و زمانی کوردی ئێستا لە سایی میدیای ئەمڕۆیە ڕاستە لە لایەنێکەوە ڕەنگە بڵی پەرسەندنیەکە بێ بەڵام لە زۆر لایەنەوە تێکەڵکردنی و وێرانکاریەک لە ئارایە بەڕاستی یعنی ئێوە حەقە خۆشتان هەست بەواکەن کەواتە سەرکردایەتی کورد حەکیمە کاتێکە خۆی نایەتە دەست منطقی زانکۆ و ئەکادیمیا و هەندێ ئەکادیمی کورد تۆ منی گێڕیتەوە بۆ خاڵی چۆن بڵێ بیداەتی بەرنامەی یەکەم بۆ چونکە من پێم وتم ئەگەر هاتووی لە دوایینەوە دووەوە لە پەرلەمانی کوردستانە ئەو بڕیارە بڕۆشتایە تەمەکە چۆنە ئەو بڕیارە بڕۆشتایە ئەو کاتە ئێستا ئێمە هەندێک کێشەیە نەمانە بوو بەڵام ئێستا بە کەڵەکەبوونی 18 ساڵ 19 ساڵ ئێستا کێشەکان زیایی کردووە بەڵام دابنیشین دەسەوسان تا زیاترە بێت دیسان چونکە زمان تۆگەر لێگەڕی هەرکەس بۆ خۆی بێ ئەوە کاتێکە زانی من لەگەڵ قسەی دکتۆر ڕەفیقام کەواتە لایەنگیری تەدەخولکردنی حکوومەتی بۆ یەکلاییکردنەوەی من لەگەڵ ئەوام بۆ چوونی بوێرانە هەبێ بۆی دەستگایەکی زۆر کارا بەڵام کێ بن لەسەر ئەساسی ئەوە نەبێ من خزمی تۆم و عەمر خزمی زەیدەوە ئەمانە ئەوانە بەڕاستی دڵسۆزیش بن داماڵراو بن لەو عەقڵەتی کە من ناو ئاوەزی شەڕەگەڕەک زارگەری و ناوچەگەری و ئەمانە پێوانەکانی دڵسۆزی چییە ئەگەر کەسێک بۆ نمونە بڵێ ئەم زمانە 400 ساڵە
مێژووی هەیە و سێکوچکەی بابان دروستیان کردووە و حکوومەتتی عێراقی یەک لە دوای یەک لە مەلەکیەوە دانیان پیاناوە و ئەگەر بڵێن زمانی ئێمە و زمانی زانکۆکانە هەندێک بڵێن ئەمە سۆرانچێتیەکە و ئەگەر هەندێک بڵێن با مناڵی کوردی لە بادینان بخوێنێ بە زمانی دایکی ئەمە بادینیچێتیەکە یعنی چۆن ئەو معیاری دڵسۆزی چییە؟ کاکە تۆ سێری ئەزمموی میلەتانکە میلەتان هەیە کە زاری ستانداردیان بۆ دروست بووە بازرگانی دروستی کردووە ئێستا ئێمە بەنسبەت عەرەبەوەڵین ئاینی ئیسلام بەڵام لە بنەچەدا بازاری عکاز دروستی کرد تۆ ئەگەر سەیری زمانی ڕوسی بکەی ئەو شاری مۆسکۆ دروستی کرد دەسەڵات دروستی کرد ئەگەر زمانی ئیتالی سیرکەی ئەوە دانتێ دروستی کرد ئەدیبێکی گەورە دروستی من کێشەکە لە چیایە ئێمە لە زەمانێکە لە ڕۆژگارێکە کرمانجی ژوور و کاری بۆ کراوە بەڵام ئەو زەمانەکە تێئەپەڕێ لەبەرەوەی تۆ لە سنووری مێنشین زیاتر دەوڵەتێکن نەبووە کە سنووری کوردستان هەمووی بگرێتە خۆی کە کاتێک لەوێ ئەو چرایە ئەکوژێتەوە لێرە ئیتر بەرەو کەسبوونێکەچێ ئەو لوتکانە دروست نابێت کەواتە ئێمە دانتی و دۆنکیشۆتمان هەیە بەڵام دەمارگیری بەرچاوی گرتوین و دانتی و دۆنکیشۆتەکانی ژعتراف پێ ناکەین دانیان پیانانین کە بەردەوام بوونەکە نەبێت و لە لایەکی کە لوتکەیەک دروست دەبێتەوە دابراو لەوەی تر و زمان چیە کاکە من گەلە جار ئەمە وتووە ئێمە لە پێش ڕاپەڕینە لە دەرەوەی شەستی سلێمانی بۆمان هەبوو بچین ئەی کاتی خۆی ئێمە وەکو ئێستا چین بۆ ڕۆژهەڵات و ئەوانیان بۆمان هەبوو بچین لەگەڵ باکوورە بێگەیشتن هەبوو ڕێگەی مێدیا تۆ جۆر لەوە ئەبوو ئەوان ئێمە چەند گۆرانی بێژی باکوورمان بیست لە عیششان زیاتر کە لە هەشتاکانە هێنایەن کاتی دکتۆر کامەران هاڵەیەک کۆمنتی بچووکمە فەرموکاری ڕاستەکەی من تەنیا لەبارەی ئەو مەسلەی یعنی بۆ خۆم دژی ئەوە نیم ئەلف بێ لاتینی لە خوێندنگاکانە لە قوتابخانەکاندا فێری هەموو کەس بکرێ و منداڵان بزانن بەڵام یەک ڕاستیشێم زۆر زار بە برادرانی ڕووناکبیرانی باکوورم گوتووە ئەویش ئەوەیە ئەوانەی کە داوا دەکەن تۆ سەدان ملیۆن دۆلار سەرفکەی بۆ ئەوەی کتێب وەربگێڕێ سەر ئەلفوبێی لاتینی و بیان دەیتێ هەر کەسێک بێ بە دوو ڕۆژ من پێم وتون وەرن بە 4 سەعات من فێری ئەلفوبێی کوردی ئارامی عەرەبیتان دەکەم ئینسانێک ئامادە نەبێ بە 6 سەعات بە دوو ڕۆژ دانیشێ خۆی فێری هیم بکە بڕۆ ئێستا یەک شەپۆلی گەورەی فراوان لە ناو تورکیا لە ناو جەماعەتی ئەوانەی کە مەیلی ئیسلامیانەیە بۆ فێربوونی ئەلفوبێ عەرەبی دەستی پێ کردووە من سرم بە دەیان دوکاندا کردووە لە ئەستەمبول کچە کوڕە گەنجە شت دەفرۆشێ ئەلفوبێ عەرەبی داناوە لەبەر دەمی دانیشتۆ خۆی فێر دەکا ئێمە ئەمڕۆ ئەلفوبێی لاتینی بەکاربێنین سپێنە باوا بڵێم هەڤاڵ ئوردوگان و حیزبەکەی و حەڤاڵگوڵ و حیزبەکەی بەرەو لەو تەوەجوهە عوسمانیە ڕۆژهەڵاتی ئیسلامی کە دەستیان پێ کردووە هاتنەوە سەر ئەلفوبێ عەرەبی ئێمە جارێک ماڵی خۆمان پسووتێنین جارێکی کە بینەوە لەبەر بە ئەمری ئەوان ئەگەر ئەلفوبایەکەیان گۆڕی ئێستا تەوەجوهێکی ئاوان پرسیارێکی ڕەوایە کاتی خۆی مستەفا کەمال وە لەگەڵ ئینگلیزا هاتن پیتی لاتینیان چەسپاند ئەگەر وەکو ئەوترێت کە عەدالە و تەنمێ مەیلێکی عوسمانی گەرای هەیە ئەگەر سبەینە دیسان بڕیاریاندا ئەم جارەش هەر کورد پاشکۆ بێ و ئەم جاریان دیسان بگەڕێنەوە نەوەیکی تری کورد سەرگەردان بێ و کۆمەڵە تێکستی گەورە و داهێنانی کورد بە ئاو دابین ئەوێ ڕۆژێ ڕەوشە ساڵت بیستش ئەورو فەرقە ئەگەر عەدالە و تەنمیە سەرێ خۆڵکە بریژی بدەن کورد یەک میسقالە زەڕات دیفۆندا پێ هەنگاوێکی ناهاوێژن چونکو کوردا ئەڤروکە ئیرادا خۆ هەیە کوردا قیادا خۆ هەیە کوردا حەزبێت خۆ هەنە کوردا سیستەمێ خۆ هەیە کوردا پەیڕە و پرۆگرامێ خۆی ژیانێ نەبەست بوو کوردا بۆ ڕۆژهەڵاتێ ناوین و بۆ جیهانێژی هەمیە هەیە ئەڤرو تدبینی کوردت باکۆر دنیا هەمی هەژاند و تشتێکیش دەربەی ئازادی و ڕزگاری و سەرخەبوونێک کێمتر کورد قبول ناکرد وەز کتکتە هێمە سەروان خاڵە و پێویستە مەجای بدە من ئەس هەندێکاشمان ڕۆم بکەم چونکو نوکە ئەوێ گوێخوات دەنەمە دەبیت وەسەڵێ بگەن کو هەما ماوزوع هەمی ئەڤەیە و هەمی کورتێت ئیناینە یەتکرینە گڵاسەکیدا و ئەگەر ئەو گڵاس پەقی ئەڤە کوردستان خلاص بوو چ هەرەشە و تشتێکی وەسە خەتەر سەر پاشە ڕۆژە کورد و کوردستانینە زمانی کوردی ئەvە چەند هزار ساڵە خەپارستی و ملەتی کورد خەپارستی نوکەش دێ خەپارێزیت و ئەو تشتێ مەدوێت دێ ڕۆژێکێش ڕۆژا بجهێت بەس لەسکردن دێ چاوەتێک زادێکی بلێن لەس بکێ دێ سۆژی ئەو لەسکردن دروستکردنا زمانێکی نەتەوەی ئەنستاندا ئەم فەرمیشدا خراپە ئەول جار عێراق هەتا بەحسکردن و زمانێکی کوردیە فەرمی هەیە عێراقی ساڵە بیستێ وەرە حەتا نوکە
بريار نهات يداني كاسوراني بهدني يقولي زمان كردي العراقي فرميه ابا بيست انفير بزاني صالح حفتيجي بريار بيان يازداي ادري عين تجبو حفتي بنجي وقت شروشا كرديش كاستي ونهي لاي كرمانجي باخذ جاري كادي صدام حسيني تاكيد كده وقلتي كردي هر دو لهجه عراقي سربستن بەڵام قسەکەی سەدام حسێنە خوا بەڵام قسەکەی هێژا بارزانانی ناخوا نا قصيت هر كاتخون هيجا بارزانيجي تشجع نقوته فلان لهجه بلا ديكيومنتا كبير در بجن مالا مصطفى بيجيتن فرمي درس نويسينك وفلان لهجه كردي كيش لهجه بيد زمان كردي فرميه ام كرد هميدي تايد خالد ويا جرينك تشتك حتى بحث كرنك و افشي وزاره انه كان بجيني كرمانجان وارث انصراني شي وزاره ك 200 ساله خاندرون نويسين بهي اري تو اگر ويب كيا مقياس افا قال جرينجا اگر افا 200 سال بيت 1000 ساله لوري 1000 ساله هورامي شاعر بابا راخي همزاني ساله 140 دجي دولتا داگیرکر عباسی شر کردی شرید هاتی شهید کردن شعرتی بردست مهنه ابو البرکات هکاری سال نسا تشتکی شعرتی بردست مهنه ما شاعر هنه 1207 سال کرمانج شعرتوان نویسینیت ازدی و دیانت ازدی همیل بردست مهنه اگر تو وانا خراجی ور نگی طب چی زمان کردی هاف کتاب بردست من السومريون ترى من يكون إن لم يكونوا كردا أبد 2900 صلاة بري ميلادي هاتي نفسيني عمره 5000 صلاة ورا أزود دريني خاره هنده إنسان أكاديمي بينا هكا نوتو 8 صدى زمان السومري زمان كردي كرمانجي نبي توكي أصل كابت آخفهم أزبط 1000 نمونه أينم باشي ما عدم كالفيري زمانك 5000 صلاة خبارستي 5000 صلاة هبونا خبارستي زمان كردي أو أم وركاب اللهجة زانين یک رگس هیا یک بنما هیا یک اصل هیا اصلوی زمان کردیه اوه تد بیجی لوری اوه تد بیجی هورامی یک زمانه همو اصلوی زمانه که حکم ظروفا حکم میرنشینا دولت امپراتوریت کردی لولو سوبارتی نایری میدی لیدی گوتی کیشی بەڵام بەپێی بۆچوونی دکتۆر بێت بەپێی بۆچوونی دکتۆر بێت ئەڵێ من خەم بۆ ناوچەی بادینانە خۆ بەرەوەی وەکو جۆرێک لە بنزاری کرمانجی ژوور و ماوەتەوە بەڵام پاش ئەم ناوبڕە وەڵامم بەرەوە بنەرانی بەڕێز و خۆشەویست پاش ناوبڕێک دکتۆر کامران بەردەوام